بۆیە سەرنجی قورئان بدەن یەکسەر ئەمری دەرکرد وەفدێک بڕوا پێشوازی لێ بکەن و لە سجن بیهێنن بۆ لای خۆم فلما جاءه الرسول وشەکانی قورئان دەبێت بەپید لەسەریان بوەستی فلما یعنی هەر زۆر بەپەلە وەفدێکی تایبەت الرسول نوێنەری تایبەت لە کۆشکی کۆماریەوە خێرا بڕۆن بۆ لای گەنجێک لە سجنە بیهێنن و پێشوازی لێ بکەن بیبن بۆ لای چێ ڕاستەوخۆ بۆ لای سەرۆکی وڵاتی میسر کە کەم خەڵک هەر توانیوێتی لە دووریشەوە بیبینێ بیێنن فلما جاءه الرسول بەپەلە پەیامنێر و نوێنەری پاشا گەیشتە سجن و وتی دەرگاکان بکەنەوە یوسف وەرە با بڕۆین فەرموو جەنابی پاشا پێشوازی لێ دەکا و سوپاست دەکا بۆ ئەو لێکدانەوە جوانەی کە دڵی ئاوی خواردەوە بە مانای خەونەکە بەڵام لێرەدا یوسف دەڵێ نایەمە دەرەوە نەخێر نایەم ڕەتی دەکاتەوە سەیرە 7 ساڵ زیاترە لە زینداندایە ئەو هەمووستەمەی لێکراوە ئێستا پۆلیسێک بەری نادا ئێستا نوێنەری تایبەتی سەرۆکایەتی بە شوێنیان هاتووە ئیستیقبال دەکرێ و کەچی دەڵێ لە سجن نایەمە دەرەوە بۆ نایەتە دەرەوە چونکە یوسف نایەوێ بەم تۆمەتەی کە لە سەرەتی بڕواتە دەرەوە ئەم کەسایەتی لە کەدار کراوە تۆمەتێکی بۆ هەڵبەستراوە لە زیندانەکاندا وا ناسراوە ئەم یوسفە لەسەر ئەوە گیراوە پەلاماری ژنی خاوەن ماڵەکەی خۆی داوە ئەمە تۆمەتێکی زۆر گەورەیە بۆ ئینسان یوسف نەیویست هەر بە پەلە جانتاکەی بێچێتەوە با بڕۆین بەڵێ زۆر سوپاسان دەکەم ئەلحەمدوللا نەجاتم بوو نا بەیانی هەر کەسێ بیبینێ بڵێ یوسف ئەگەر ئەو خەونەی پاشانە دەبوو وەڵڵا لە زیندانە دەڕزی بەهۆی ئەو خەونەوە تۆ ڕزگارت بوو نابا من بەم سەمعە خراپەوە لە زیندانە نێمە دەرەوە پاشان ئومێدیشی هەبوو بتوانێت خزمەتێک بەو بارودۆخە مەترسیدارەی وڵات بکە یوسفی بەخشندەی دڵواڵای دڵپاک کە ئەوە صیفاتی ئینسانی مسلمانی ڕاستەقینەیە مرۆڤایەتی ئەمڕۆ پێویستی بەوە ڕۆژی تۆڵەکردنەوە نییە ڕۆژی بغز دەرکردن و ژەهڕشتن نییە ڕۆژی ئەوەیە وڵاتێک میلەتێک گەلانێک دەکەونە مەترسیەکی گەورەی برسێتیەوە ئەم دەبێت زانستەکەی خۆی بخاتە کار بۆیە زانی پاشا تەماحی تایەتی کارێکی پێ بسپێرێ بەڵام بەم سەمعەوە بەم کەسایەتیە لە کەدارەوە بڕواتەوە کۆشکی پاشا ئیش بکە بەیانی هەموو کەس دەتوانێت راپۆرتی لەسەر بدا بڵێ جەنابی پاشا وریای خۆت بە ئەوە بەوەی نییە شتێک دەزانێت ئەوە باش نییە ئەوە کاتی خۆی پەلاماری ژنی خاوەن ماڵەکەی خۆی داوە کوڕە متمانەی پێ نەکەی ئیتر یوسف دەبێت دایمە سەری نەویکە بۆیە وتی نایەمە دەرەوە نەخێر ئازادیەکم ناوێت کەسایەتیمی پێ لە کەدار بکرێ بە منەتەوە بێمە دەرەوە داوای ڕوونکردنەوەی تەواو دەکەم ئالێرەدا زانای پایەبەرز دکتۆر وەهبەت الزوحەیلی لە تەفسیری ئەلمونیردا لە مجەلەدی 6دا لە لاپەڕەی 618دا لە تەفسیری ئەم ئاەتەدا دەفەرمێ هذا يدل على أنه ينبغي على المرء أن يجتهد في نفي التهم ويتقي مواضعها پێویستە ئینسانی مسلمان کاتێک تۆمەتێکی بۆ ساز دەکرێ و گوناهبار دەکرێت بە شتێک کە نەیکردووە خۆی دەزانێت چەند پاکە هەر ئەوە ڕانەکاتە دەرەوە داوای ئەستۆپاکی بکە وەکو یوسف بیەوێ بە پەرێزی خاوێنەوە بڕواتە دەرەوە من دەمەوێت پەرێزم پاکە و بە پاکی بڕۆمە دەرەوە نامەوێت مەمنونی کەس بم بە حساب مەلەفەکەم بۆ داخەن لە کاتێکە هیچم نەکردووە واجبە ئینسان ئەستۆپاکی خۆی دەرخا پەرێزپاکی خۆی دەرخا لەو تۆمەتانەی کە بۆی دروست دەکرێت هەروەها واجبیشە بەردەوام خۆت بپارێزی لە شوێنێک کە تیا تۆمەتبار بکرێی هەر شتێک زانیت هەر جێگایەک هەر ماڵێک هەر ڕێگایەک هەر کاسبیەک کەسایەتی لە کەدار دەکات نزیکی نەکەویتەوە هەم خۆی لێ پارێزە ئەگە تۆمەتیشت بۆ دروستکرا بە سەریا تێمەپەڕە هەوڵی بەرگریکردن لە خۆت بدا هەموو بەڵگەکان بخەبەر چاو کە ئەوەی بۆ تۆ دەوترێ هەڵەیە دروستکراوە بوختانە